ژن و مێردێک لە ماوەی 36 کاتژمێر وەفات دەکەن، بەرگەی بە یەکتری ناگرن. ئەوە مانای وەفا و عەشق و خۆشەویستیە. ئەمە چیرۆکی دوو هاوژینی دانیشتووی شارەدەی گردەگۆزینەیە لە کەلار. دوایەوەی ڕۆژی پێنجشەمە نزیکەی کاتژمێر 6 بەیانی شەمسەخان لە 62 ساڵی کۆچی دوایی دەکات. ڕۆژی هەینی لە کاتژمێر 6 ئێوارە هاوژینەکەی کە ناوی مام حوسێنە لە تەمەنی 73 ساڵیدا کۆچی دوایی کرد. کاکسۆران کوڕی ئەم دوو کۆچ کردووێ. بە هونەر ئەحمەدی پەیامنێرمان دەڵێت کاتێک لە بە خاکسپارنی دایکمان هاتینەوە باوکم هەستی کرد، بۆیە پێم گوت زۆر خەمبار بوو. دیارە بۆیە واڵێ کۆچکردنی دایکیان لێ شاردۆتەوە لەبەرەوەی کە زانیویانە بارودۆخی باوکیان خراپ ئەبێت. با گوێیەک لە کوڕەکەی بگرین. وتم باوە دایکم وەفاتی کردەوە، ئیتر هەر چۆن بێت تێمی گەیان وتی کەی، وتم ئەی بەیانی هەندێک بێتاقەتی بەڵامی تر نەمێش زۆر وەرمنەوە دەست حەرەکە و شت بکە. ئیتر ڕۆژی ئێوارە خۆشی ڕۆژی جمعەی بۆ ئێوارەکەی ساعت 6 کەم 10 دەقە خۆشی وەفاتی کرد. خوای گەورە لیان خۆش بێ. مام حوسێن دادە شەمسە چەندین ساڵە خوددا تاقی کردوونەتەوە، نەخۆشن، توانای ڕۆشتنیان نەبووە، بۆیە بە بەردەوامی بۆ چارەسەر سەردانی سلێمانیان کردووە. مام حوسێن بەهۆی نەخۆشی شەکرەوە هەردوو پێیەکانیان بڕیبەوە. شەمسەخانیش بەهۆی جەڵتەی دڵەوە لە جێیا کەوتبوو، بەڵام هێندە هۆگری یەکتری بوون. وەفاتی هەردووشیان تەنها 36 کاتژمێری نێوان بوو. سوبحان الله. باگوێیەک لەمەش بکرین. 10 ساڵە ئەم ژن و پیاوە لەسەر عەرەبانن. 10 ساڵە مناڵەکانیان چی کچیان چی کوڕیان چی بووکەکانیان، یعنی ئەوەندەی خەمی ئەم دایک و باوکەیان بووە ئەگەر ئێمە شایەتی بدەین ئەوەندە خەمی خۆیان نەبوو لەم 10 ساڵە. یعنی ئەوەی شەوا ئەزانم گەورەترین سەروەت و سامانە بۆ ئینسان کە خزمەتی دایک و باوک. ئەمان الحەمدولیلا لەو مناڵەکانیان لەو تەجربە دەرچوون. من ئەوەندەی تێگەم و ئەگەر حەق بە خۆم بدەم لەو تەجربەی یان لەو واجبەی کە خوای ڕەب العالەمین واجبەکە لەسەر مناڵ ئەمان ئیشەڵا دەرچوونەتیایە. هەر بەڕاستی ئەمە تەنها ڕووداوێک نییە، ئەمە چیرۆکی عەشق و وەفای نێوان دوو هاوژینە کە دوای زیاتر لە 40 ساڵ کە خاوەنی 5 کچ و 3 کوڕن پێکەوە دەژین و پێکەوەش دەمرن. لەوەش جوانتر کە حەقا ببێتە وانەیەکی جوان بۆ هەمووان، دڵسۆزی و خەمخۆری منداڵەکانیانن کە بە شایدی خزم و کەسە نزیکەکانیان هیچ درێخێکیان نەکردووە، خزمەتی دایک و باوکیان کردووە بە جوانترین شێوە. خوای گەورە لە مام حوسێن و شەمسەخان خۆش بێت، سەبووری منداڵەکانیان و خزم و ئازیزانیان بدات. هەندێک مرۆڤەیە نەگەر بە ژیان بە کۆچی دواییشیان دەبنە وانەیەکی زۆر جوان بۆ هەمووان. ئەم دوانە ڕێک ئەو نمونە جوانن.